يا الله يا أرحم الراحمين بقوري ورحمتي خود يا ربي خوايا برحمي خود بفضلي خود بهشت من بي خلات كي إما أقد شي شايانيج نبين کردەوەکانمان من باي بهجنين بلام لدلو بريار من داوة تنها الله دا پرستين إما دل من خوش بلا إله إلا الله محمد رسول الله ككليلي كرنوي بهشتا يا ربي خوايا بهشت من بي خلات كي يا الله لدوزخ بمان پاريزي ئەو کاروکردەوانە بێنێ بەردەممان و بۆمان ئاسان کەی ئەو هاوڕێیانە بکەی بە هاودەممان کە بەرەو بەهەشت ئاراستەمان دەکەن یا ڕەبی خوا لەو کاروکردەوانە لەو قسە و گفتارانە لەو هاودەم و هاونشینانە بمان پارێزی کە ڕێگەی دۆزەخمان نیشان دەدەن یا الله شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا شافی یا شافی یا شافی شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی هەمیشە براوە بەختەوەرمان کەی بە پابەندبوون بە شەریعەتی پاشی ئیسلامەوە دڵسۆزان بەختەوەرترکەی لا ڕێیان هیدایەت بدەی هیدایەتی ئێمەش و هەموو سەر لێ شێواوانیش بدەی یا ڕەبی خۆیان منداڵەکانمان ساڵحکەی ئەوانەی منداڵیان نییە ئەوانەی کەوا تا ئێستا دەنگی منداڵ لە ناو ماڵیاندا نابیسترێ یا الله منداڵی ساڵحیان پێ ببەخشی أمتي إسلام بالصالحان زور كي يا ربي خواه لصر ربازي أم إسلامه بجين بردوام بين لسري بمرين حتى لقل إيمان داران وخواناسان دا وكو لصورة الصافات باسي كرد آوال لبهشتا دوركاني دنيا من دجارينوا آمين 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 والحمد لله رب العالمين.